3 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم. بەڵام بەپێی زانیاریەکانی جێگری پارێزگاری هەڵەبجە لە ماوەیە و 3 ساڵەدا حکوومەتی هەرێم 1 پرۆژەی لە پارێزگای هەڵەبجە جێبەجێ کردووە. لە کابینەی نوێمی حکوومەت دەیان مژدەیان بە خەڵکی هەڵەبجە ڕاگەیاند کە چەندین پرۆژەی استراتیژی و خزمەتگوزاری جێبەجێ دەکەن، بەڵام تا ئێستا هیچ پرۆژەیەک کە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت بانگەشەیان بۆ کرد جێبەجێ نەکراوە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە دروشمێکی گەورە و قەبەی چاکسازی هەڵگرت بوو، بینی مانجگە لە فشبوونەوەی میزەڵانێک فشبوونەوەی باڵۆنێک هیچی تری لێ بەدی نەکرا. ئەوەی کە ئەوترێ خزمەتگوزاری بۆ هەڵەبجە، من پێم وایە هەموو کوردستان هیچی بۆ نەکراوە لەم کابینەیە، چونکە من کابینەی خزمەت نەبوو، تەنها کابینەی قسەی زەبەلاح و گەورە بوو. هەڵەبجە لەو چوارچێوە بەڵێ هەڵەبجە بە تەواوی منکوب کرا لەم کابینەیە، بە تەواوی بەجێهێڕا، بە تەواوی لە خراە پراوێزەوە، بەتایبەتی ناوی پارێزگا شتێک نەماوە ناوی پارێزگا بێت لە لای ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە نەبڕوای بە پارێزگای هەڵەبجە هەیە، نەبڕوای بە ئیدارەیەک هەیە بۆ ئەم شارە، نەحسابێک بۆ ئیدارەی ئەم شارە و نەخەڵکەکەیەکە. پێمان وایە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خراپ مامەڵەی کردووە و ئەگەر بەراوردی بکەین بە کابینەکانی پێشووتر ڕەحمەت بۆ کفندزی پێشوەنێری. لە کابینەی نوێمی حکوومەت دەیان مژدەیان بە خەڵکی هەڵەبجە ڕاگەیاند کە چەندین پرۆژەی استراتیژی و خزمەتگوزاری جێبەجێ دەکەن، بەڵام تا ئێستا هیچ پرۆژەیەک کە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت بانگەشەیان بۆ کرد جێبەجێ نەکراوە. منیش هەڵم لەگەڵ کاوی شەعەلیان هەڵم ڕادەگای 1 پرۆژەی جێبەجێ نەکرد. بۆ نمونە یعنی 2-3 مانگ لەمەوە پێش 200 مەتر جادە هەیە لە بەردەم پەساپۆرت و هەتاوەکو بڵێن شوێن تۆ دە خواری پارکەکە، یعنی سایدیجان قیتاوە سایدیجان خۆڵە. ئەم دووسەوە لەوە مزارەیە کرا خۆیان وعدیاندا ئەر ئەم پارێزگارە خۆی وعدیدا وتی کاکەجان لە ماوەی 3 ڕۆژە بۆتانەکەم. ئەوە 3 مانگە، ئەوە بەڕۆ 5 مانگیشەچێ، هەتاوەکو ئێستاتی ئەو پرۆژە ڕۆکە خۆی ماوەتەوە. یعنی حکوومەتێک پارێزگایەک 200 مەتر جادەی پێقیر نەکرێ، ئەبێت تۆ چاوەڕێکی لێ بکەی. لە زۆربەی کابینەکان هەڵەبجە فەرامۆش کراوە، ئەتوانم بڵێم پشتگوێ خراوە، بەڵام لەم کابینەیە توانم بڵێم زیاتر پەراوێز خراوە. ئەو پردە هەبوو وتیانۆکو پرۆژە، ئیتر نازانم تا بواری جێبەجێکردن کرابێ نەکرابێ، هەر ئەوە بوو، ئەویش دەنگۆ بوو، ئیتر وەکو پرۆژە هیچم نازان، هیچ مەخیاڵە نازان. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن بڕیاری بە پارێزگابوونی شارەکەیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە شارەکەیان لە گشت بوارەکاندا بۆ دواوە گەڕاندەوە. زیاتر لە 200 پرۆژە کارکردن تیاندا وەستاوە، دەیانی دیکاش بڕیاری بۆ دەرچۆ و جێبەجێ نەکراوە. سەرڕایەوەش تا ئێستا سەرۆکی حکوومەت لە ماوەی 3 ساڵی دەست بەکاربوونی پارێزگاکەی نەبینیوە. گشت بڕیارەکانیش تەنیا مەرەکەبی سەر کاغەز نەبێ، هیچی تری لێ سەوز نەبووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.